باشی مامۆستا باشی گیان تەشەکر. سوپاست دەکەم مامۆستا یەشێتی زانایە ناوە نیە مامۆستا ئەلۆ کورە هەرمی عیبا هەڵگرە کورە عیبا هەگرە شەرمکە وڵاتە بە لە ڕووی ئاینی بەڕێوە دەبێ وەڵا قاتەش سپۆرتیش لەبەرە مامۆستا لە پشت لە وەتسافی ئەلۆ بەرێ بەرێ مامۆستا چۆنی تەشەکر سوپاس. باشە بۆ قەپات دەکەی شەوەکەم خراپە ئێستا ئەمەکە گیان. سپاس دەکەم مامۆستا ئەوی گفت فتوایەکتان دەکردێکە ئەگەر حکوومەت معاش پێ نەدرێ دەبی مۆزەف بەرگە بگری ناوەڵا فتوای وە نەدراوە. ئەی بەناوی گۆل لێدوانرا بۆ ڕوونکردنەوە نادێت نەخێر 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 ئەها ئێمە هیچ فتوایەک بۆ شێوەی نەدرا هەر فتوایەک لەناو کلێشەیەکێتی زانایان نەبی مۆری ڕسمی پێوە نەبی بڕواری دەرچوون و ژمارەی فتوای پێوە نەبی ئەو بە فتوا ژمار ناکرێت. ئەوی ڕێی چێ لەسەر ئەوەی حکوومەت 4 مانگە معاشی خەڵک نادا ئەزام ئەو پرسیارت کردە یەکێتی زانایان فتوای لەو زۆرەی نەداوە باشە گیانی باشە بەس قەپات مەکە خۆیەک دقا الحکم لله لۆی دەکەینەوە وەکو دەبی 1000 فتوای دەدا لەسە 1000 شلۆ لە سۆی نادا قەپات دەکە عیبە باشە خۆ نوێنەری ئاینی لە هەموو کوردستان کو دەبی مامۆستا الحکم لله وەڵا قاتەش سپۆرت لەبەرە مامۆستا ئەوها جوانتری کاتێکی خۆش